کارەبای هەرێم بە عێراق دەفرۆشرێت. ڕۆژانە 1600 مێگاوات کارەبا دەدرێت بە عێراق. لەگەڵ هاتنی یەکەم شەپۆلی بارانبارینی ئەم ساڵ کارەبای پرۆژەی ڕووناکی کێشەی تێکەوت و دەنگۆیەک لە ناو هاوڵاتیاندا دروست بوو کە ئەگەری ئەوە هەیە مۆلیدە ئەهلیەکان جارێکی دیکە بخرێنەوە کار. بە تایبەتیش دوای ئەوەی لە چەند گەڕەکێکی شاری هەولێر خاوەن مۆلیدەکان فەرمانیان پێکرا کە لە کاتی بڕانی کارەبای نیشتیمانی مۆلیدەکانیان هەڵبکەن. لەم سەر و بەندەدا دەنگۆی فرۆشتنی کارەبای هەرێم بە شارەکانی ناوەڕاست و باشووری عێراق کاردانەوەی هاوڵاتیانی هەرێمی کوردستانی لێکەوتەوە. عەلی حەمە ساڵح بڕیاردەری ڕەوتی هەڵوێست لە هەژماری خۆی لە فەیسبوک بڵاوی کردوێتەوە کەوا حکوومەتی هەرێم لە هەژدەی ئەم مانگەوە 1600 مێگاوات کارەبای بە شارەکانی دیکەی عێراق فرۆشتووە. عەلی حەمە ساڵح ئەوەشی ڕاگەیاندووە حکوومەتی هەرێم پلانی هەیە لە ماوەی 3 مانگدا بڕی کارەبای فرۆشرا و بە عێراق بگەێنێتە 2500 مێگاوات. بەو شێوەیە داهاتی فرۆشی کارەبای هەرێم بە عێراق بگاتە 2 ملیار دۆلار. ئەو کات بەشێک لە غاز و سوتەمەنی بۆ دابینکردنی کارەبا لە هەرێمی کوردستان لە کێڵگەکانی ناوچەی سلێمانی و ئیدارەی سەربەخۆی گەرمیان دابین دەکرێت و بەشێکی زۆر لەم ناوچانە هێشتا کارەبای پرۆژەی ڕووناکیان پێنەگەیشتووە. شیاوی ئاماژەیە هەرێم لە 2 شوێنەوە کارەبا بە عێراق دەفرۆشێت لە سنوورەکانی پارێزگای مووسڵ لەگەڵ سنوورەکانی پارێزگای دیالە. بەڵام ئەوەی پارێزگای دیالە تاواکو ئێستا تەنها دیزاین کراوە و ستون و تاوەرەکەی ئامادە کراوە. هێندەی ماوە لە شارۆچکەی جەلەولاوە بە تۆڕی نیشتیمانی کارەبای عێراقەوە ببەسترێتەوە.